لەو دەمەی ئاو هەوای زۆر سارد باڵی بەسەر باشووری خۆرهەڵاتی ئەوروپا دەگرتووە بە هەزاران کۆچبەر لە ئەمبارە بەتاڵەکان یا خانوبەرە چۆلکراوەکاندا دەخەون. لە دەمی دابینکردنی پەناگا لەبەر بەفر تەنانەت پلەی ناو ئەو شوێنانش زۆر لە خوار سفرەوەن. ئەم جۆرە شوێنم لە خەونیشدا نەبینیوە. ئەم ڕەوشە یەکجار خراپە و ئاوهەواکەش زۆر ساردە. حکوومەتی سربی داوای لە هەموو کۆچبەرەکان کردووە بڕۆنە کامپە فەرمیەکانەوە، بەڵام کۆمەڵەکانی فریاکەوتن دەڵێن کامپەکان پڕبوونە. دکتۆرانی بێسنوور دەڵێن زۆر لە کۆچبەران لەبەر سەرما ڕق بوونەتەوە و ئستیڤان مۆزایەنگ سەرۆکی ئەرچی خێرخوازی لە سربیا بە ڕێگای سکایپەوە دەڵێت کۆمەڵەکە چارەسەری ژمارەیەکی زۆر گیریگرفتی تەندروستی دەکات. هاوکردنی سێیەکان نەخۆشی پێست سەری هەڵداوە و ئەسپێش زۆر بوونە. بەرلەمەش ئەوانەی زۆرتریان بە سنووری بولگاریا داهاتون لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا چەند کەسیان سەرما لێداون. ڕۆژانە نێزیکەی 100 کۆچبەر دەگەنە سربیا سەرڕای هەوڵەکانی هەنگاریا بۆ بڕینی ڕێگای بەڵکان بە سازکردنی شوورەی سنووری بە درێژایی سنوورە هاوبەشەکەی. زۆر لێیان لە یۆنانەوە دێن کەوا لەوێ بە هەزاران کۆچبەر گیریان خواردووە. ئاو هەوای سارد گەشتۆتە ئەثینا و تەنانەت دوورگەکانی یۆنانیش. لەبەر رەخنەی نێونەتەوەی لەسەر ڕەوشی کامپەکان دەسەڵاتداران بە سەدان کۆچبەریان گواستەوە ناو هوتێلە بەتاڵەکان لەژێر سەرپەرشتی بەرنمەیەکی نەتەوەیە گرتوەکان. کەشتێکی هێزی دەریایی لە دوورگەی لیسبۆس لەنگەری گرتووە جێگای 500 کۆچبەری تێدایە. هیوا دەخوازین بەم زوانە خەڵکان لە نێو چادردا نەمێنن بە تایبەت لەبەر ئەوەی کەش و هەوا هێشتا سەختە و وەرزی زستان هێشتا کۆتایی نەهاتووە. ئاژانسەکانی فریاکەوتن ڕخنەیان لە یەکێتی ئەوروپا گرتووە بۆ ئەوەی نەیتوانیوە یارمەتی کۆچبەرە گیر خواردوەکان بدات. ڕۆژی چوارشەمە ژان کلود جۆنکەر سەرۆکی کۆمیسیۆنەکە کە لە ماڵتە دەدووە داوای لە وڵاتانی ئەندام کرد پلانی قبولکراوی یەکێتی ئەوروپا بۆ نیشتەجێکردنەوە جێبەجێ بکەن. کێشەی پەنابەران تەنیا کێشەی وڵاتانی ئیتالیا، ماڵت و یونان نییە. لە ڕاستیدا ئەمە کێشەیەکی ئوروپاییە. پێویستە هەموو وڵاتانی ئوروپایی پێکەوە بە هاوسۆزیەوە هەوڵ بدەن بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە. هاوکات ئەڵمانیا ڕاگەیان ژمارەی پەنابەرانی کە هاتوونەتە ناو وڵاتەکە لە ساڵی 2016 زۆر کەمی کردووە و تەنیا 280,000 کەس هاتوون بە بەراورد بە ساڵی 2015 کە 890,000 کەس بوون.